بەناوی خدای گەورە میهرەبان لە بەرنامەیەکی تایبەتە لەگەڵتانم بۆ باسکردنی ڕێژەی کرێنشینی لە هەرێمی کوردستان. ساڵ لە دوای ساڵ ڕێژەی کرێنشینی لە هەرێمی کوردستان زیاتر دەکات. لەم بەرنامەیە دەپرسین ئەو هەموو یەکە نیشتەجێبوونەی کە لە هەرێمی کوردستان دروست دەکرێت تا چەند بوونەتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی کرێنشینی. لە لایەکی ترەوە ئایا ئەو یەکە نیشتەجێبوونانەی کە دروست دەکرێن ئایا لە خزمەتی چینی هەژار و کەم دەرامەتن و ئەوان دەتوانن بیکڕن و ببن بە خاوەنی ئەو یەکانە یان بۆ کۆمەڵێک کەسی تایبەتن یان وەکو دەوترێت دوای چەند ساڵی تر دەبێت کوردەکان ببن بە کرێچی برا عەرەبەکانمان چونکە زۆربەی ئەو پرۆژانە عەرەبەکان دەیان کڕن. لەگەڵ کۆمەڵێک بابەتی دیکە لەم بەرنامەیەدا وەڵامەکانی بۆ ئەوەی خۆشەویست وەردەگرین لەگەڵمانە. لە ساڵی 2010 پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 7 بۆ کرێنشینان دەرکرد تا پرسی کرێنشینان ڕێک بخرێت و گرفت و کێشەکانیان چارەسەر بکرێت. بەڵام ئەو خەونەی کرێنشینان هەیان بوو یاساکە بۆی نەهێنانەدی. تۆ باس لەوە کرد هاوڵاتیەکی ئەوە نزیکەی 13 ساڵە فۆرمی کرێنشینیت پڕ کردوەوە. تۆ چەندێکە کرێکی و چەندێکە چاوەڕوانی ئەو خانوانە تەواو بێ و تۆ ببی بە خاوەنیەکێک لەو خانوانەی کە لە سیتە گوزەر بێسێ؟ والله تقریبا لەوەتەی کە پێشەوە خێزان هاوسەرگیری بکەم کرێکی بوو. دەمێکە 35 ساڵ ئەوێت کە کرێکیم کاتێک لە جادەی وەرزەی بوون فۆرمان پڕ کردەوە و ئەم کرێشیمان پڕ کردوێتەوە. هاتین لێرە هەوێکانیان بۆ کردین و بڕیان هەتا پار تازەم کردەوە. ئەو شقانی کە ترکە دروست دەکرێن ئێستا نازانم تۆ ئەیبیسییان بەردەوام باسی وا کرێ ئەو شقانە دروست کراون شقەیەکی تر دروست کراوە یا کۆمپانیانە تۆ بۆچی مەسەر ئەوانە ناکڕی؟ دەسەڵات نییە ئیمکانێت بۆ وایە ئەم کڕی ئیمکانێت وایە شقم ناکڕی خانوویەکی سوکەڵەمە کڕی ئیمکانێت نییە. ئەو شقانی کە دروست دەکرێن بۆ خزمەتی فەقیر و کرێنشین و هەژارە یانی ئەوانن بۆ کەمکردنەوەی کرێچێتیە یا بۆ خەڵکی ترە؟ والله بە تاکیدەوە بۆ کەمکردنەوەی کرێچێتیە بەڵام ئیتر ئەگەر وەکو خۆی تەوزیع بکرێت ئەمانە ناڵەمانی کە سیتە گوزەر بێت پرۆژەکانی تر ئێستا هی کۆمپانیەکانی تر دروست دەکرێت لەم لاو باوەڕ ناکەم بۆ فەقیر بێ هەتا ئەستا چێ سوودمەند بۆ لەوە کە سوودمەند نەبووە. تۆ کەسێکی فەقیرە ناسی هەژار و کەم دەرامەت بێ ئەم شقانەی کڕی بێت و لەی سوودمەند بێ؟ نەبوو ینی بەڕاستی وەرە خەڵک ئەوەی کە فەقیر بێ کرێخانەکەی پێ نادرێت شوقی لەکوێ پێکڕێ ئەتوانێت ئەو ناتوانێت کرێخانەکە بات کابرا دەریەکات لەسەر خانووەکە دەریەکات لە کرێچێتی دەریەکات لە خانووەکە دەری ئەکات کە کرێخانەکەی بۆ نادرێت دەتوانێت پێ شوقە بکڕێ ناتوانێت. خەڵکە بووە لە بەرەوەی کە کرێخانی بۆ نەدرێت دەری بکەن لە خانووەکە زۆریش بووە خۆت ڕۆژانە نایبیسیت جەنابتان ڕۆژنامە نووسن لێمە باشتر دەزانن کە ئەبیستنەمانەی کە خێرخواستنەمانەی کە ئیش و کاری خەڵکەکەن چەنە ئامان بینیوە کەوایان کردووە کە دەکراوە. تۆ لێرە پەیامت چییە بۆ حکوومەت کە چەند ساڵ ئەو یەکانی دروستکراون بۆ کرێنشینان تەواو نەکراون واتە ئێوە چاوەڕوانی ئەوە نزیکەی خۆ دەڵێ ئەو بۆ نۆ بۆ 10 ساڵە چێ فۆرم پڕ کردوێتەوە چیان پێیاڵێن لێرە؟ وەڵڵای داواکاریمانەوەیە کە ئەوەی کە ئەڵێن بیەنە ئەنجام و ئینشەڵڵا و خەڵکە سوودمەند بێ لێی. داواکاریم ئەوەیە لە حکوومەتی هەرێم بێتە سەر خەت چاوێکی لە فەقیر و هەژار بێ هیچی کرێی بۆ نایرێ هەمووی لە کرێچیایە خەڵک. من لە 93ەوە کرێچیم چەندەها خانووم کردووە ئیزنیان ناوم یعنی ئیزنیان ناوم ڕۆشتم خانووی کەم پیا کردووە لە 93ەوە من کرێچیم یعنی لە 93ەوە خانوویەکمان پێ نابڕێت لە حکوومەتی هەرێم کە ئێمە کوردین و ئێمە هەموو شتێکمان کوردستانیە یعنی بۆچی یعنی بۆچی لە پێناوێکی غەدر ئەوە نە غەدریان کردووە ئەگەر باسی کەی خراپترە بێ لەبەرە ئەوان باڵادەستن تێگەی باڵادەستن. من کاتێک پێشمەرگە بووم کاتێک هاوکاری ئەمانم کردووە ئەمانەی هیچیان نەبوو ئێستاکە نامان ناسن و هەزاران شوقاکەن بە ئاسمانە بۆ مەسلحەتی خۆیان گوناحبارە بن. من توانام نییە دەسەڵاتم نییە دەوای 20 دەفتەر 30 دەفتەری لێکە
کرێسیەوەی چۆن بۆ کرێ بۆ فەقیر نییە ینی ینی بۆ فەقیر نییە ڕاستیەکەی هەتاک و زەمانەی مامجەلال مابوو ئەو هاوکاری خەڵکێ کرد یارمەتی خەڵکێک یا بەس کە ئەو نەمایتر فێری توجارەت بوون فێری پارە بوون پارە توجارەت عەرزەکە هینی هەرێمە هی کووردە ئەوان داگیرێکەنیکەن بە سوقەوەی کەن بە ئاسمانە تێگەی هەزاران سوقە بەتاڵە نایەن بە خەڵکی فەقیر یەکەی بەتاڵە کەسی تیانە من خۆم ئاگادارم کە بەتاڵە کەسی تیانە نایەن بە فەقیر وەژار با بێن بە فەقیر وەژار مانگی 100,000 لێ بسەنن مانگی 100,000 لێ بسەنن کاورا پێوەی دیار نییە و پارەشیان دەسەکەی ئەوانە بە زۆری بڵێن پارەدارەکانی بەغایە یەنەی کڕن لە شوێنانەوە یەن پارەدارەی کڕێ پارەدار ئەوەی کە پارەیە کڕێەوە چێتە ناوی تێگەی خەڵکی فەقیر و هەژارەکەشە سەی دەکا هەردەمی کردووە بە ئاسمانە ناوێرێ قسە بکە ناوێرە قسە بکە هیچ بڵێ ئێمە حکومەتی کوردیمان بۆچی پێگەیان لەبەرچی لە پێناوی چییە لە پێناوی چیە پێمان گەیان ئەگەر کابرا کەسێکی ڕئیسێکی نوێشکەری موسڵمانی بە ویژدانمان نەبوایە فەقیری نابینی لە سلێمانیا ئەوە سلێمانی وەکو دوبەی بوایە ئەم هەموو پارە و داهاتایە ئاخر کەسێکی بابڕێەوە دەستی پاک نییە دەستی پاک نییە دڵسۆزی میلەت نییە ئیشی بە میلەت نەماوە ئیشی خۆیان کردو تەواو یعنی ئێمە چی بکەین بڕێن بۆ بەغا وەرمان ناگرێ بڕێن بۆ ئێران وەرمان ناگرێ ئەمان ئێمەیان کردوتە قەفەزەوە یعنی ئەم زوڵمە هەتاکەی یعنی خۆی گەورە ئەبێ سلێمانی نقم کە ئەنجارەمانە بن بە پیاو یعنی بەڕاستی ویژدانیان بەکار بێنن ویژدان هەر ئەمرن باوک و باپیریان ڕۆی بۆ کوێ ئەمانی شەرەچن بۆ ئەوێ یعنی بەڕاستی خەڵک فەقیرە ناوێرێ قسە بکە خەڵک لە کرێچیایە دینارێکی پێ نییە کرێخانی بۆ نایرێ منەوەتا لە سوقام سوتاوین لە بەرگەرمە ئاومان نییە سوتاوین لە بەرگەرمە یعنی کرێخانوەکە شەین مایی بڵێن بۆ نمونە 250م ئەو 250 بیەم بە حکومەت خانوەکە بێبەی خۆم کاکە ئەی ئەمە کاکە ڕاستە عنی بەڕاستی ویژدانیان قبوڵەکە ئێمە ئەوەنەوتمان داوا لە حکومەتی هەرێمەکەین حکومەت هەرێم کوا کێیە حکومەت هەرێم کێ لەکوێ با بچین بۆ لای کاکە وایە ئەنجا لەگەڵەوەشە ئێمە لە سلێمانیوە یعنی ئەیانەیە لە سلێمانیوە کۆڕەوکەین بڕین بەرەو بەغادەوە لە بەغا بکەین عیبە زۆر عیبە بۆ حکومەتی هەرێم ئێمە بچین دەوا لە بەغا بکەین دەوا لە عەرە بکەین ئەی ئەمانە پیاو نین ئەمانە سەعەدی سەروەت نین سەروەتەکانە بن بۆ ئەوروپا ئێمە چاوپۆشی لێکەین و قسە ناکەین خەتای میلەتە میلەت خۆی قسە ناکات بێدەسەڵاتە خەوتووە حۆلە گێژ بووە میلەت گێژ بووە یعنی لە پێناوی چییە کاکە بەشکم ئیشەڵا پشتیوان بە خوای گەورە کەسێکی عەدالەت بێنەتە ئەم کوردستانە هەر هەمویان بخوێنن هەمویان ڕاماڵە ئیشەڵا هاوڵاتیەکە هاتووە بۆ کۆمەڵی کرێنشینان کۆمەڵێک مامەڵەی پێیە بۆ تازەکردنەوەی هەویەی کۆمەڵی کرێنشینان بۆی کە هەویەکەی تازە کردەوە بتوانێت ئەو فۆرمە پڕ بکاتەوە بۆەوەی کە جارێکی تر چانسی ئەوەی هەبێت کە یەکەکانی سیتەک و زەرکوێ زۆر بگرێ کە ئەو یەکانە لە 2013ەوە دروست کراون زۆربیان بەهۆی تاو نەکردنیان ئێستا نزیک دەبنەوە لە ڕوخان و بەهۆی نەبوونی خزمەتگوزاریان تاوەکو ئێستا ڕادەست نەکراون و هیچ هەوڵێکی ژنیە تاوەکو ئێستا بۆی کەم یەکانە تەواو بکرێن کە یەکەی سیتەک و زەرگوێزم بۆ کرێنشینان دروست کراون یعنی لە 2013ەوە من خەڵکە ناسم چەند جار ئەم فۆرمانی پڕ کردوێتەوە بەڵام تاوەکو ئێستا دەنگی نییە بۆ ئومێدەی کە بتوانن ئەم خانوانە وەربگرن سڵاو لێ بە خاتون ئەو یەکانە پێما بەجاری تیشۆ پڕت کردو یان یەکەم جارە پرەکەیتەوە من هەوێم هەیە زۆر دەمکە لە 2010 تاکو ئێستا هیچ ئاسەوارێکی نییە بەڵام بینیمان لەم ماوەی پێشووە کە بانگەشەیەکیان بۆ کرد بۆ ئەمانە هەوەکان تازاکەنەوە فۆرمدا بەشەکرێ منیش هاتم بە ئومێدی ئەوەی جارێکی تر شانسی دووەمەم هەبێتەوە لە وەرگرتنی ئەو خانوانە ئەو یەکانە ساڵەکرێکی تۆ لە 87ەوە کرێکی بەڵێ لە 87 کرێکی
بەڵام تا ئێستا لە سایم حکوومەتەوە هیچ سوودمەندیش نەبوو لە هیچ یعنی ئەوەی شتێکی. کە وای کردووە تۆ نەبیتە خاوەنی خانوو چی بووە تا ئێستا جگە لە لانێ عینەکەی ئەی حکوومەت هیچی نەکردووە بۆی کە تۆ ئەوەنە ساڵە بە هیچ شێوەیەک یعنی ئەو هەموو یەکەی نیشتەجێبوونە دروستەکرێ ئەو هەموو کۆشکانە بە ئاسمانە ئەڕوا ئەگەر بێت و ئەمانە هەرمی بۆ کرێکی بێ خو هیچ کرێچێک لەسەر زەویە نە ئەمە لە کوردستانە هەر کرێکی نە ئەمە بەڵام ئایا ئەو هەموو تاوەرەنە بەرزەکرێتەوەنە بۆ چیەیە خێر بۆ بارزرگانەکان و بۆ خوان و بۆ کوڕە بەرپرس و بۆ هەندێک کاری خۆیانە ئەگەنا هیچی بۆ کرێکی نییە هیچی بۆ هاوڵاتیان نییە هیچی لە بەرژەوەندی فەقیر و هەژار نییە ومێ دەکەم بە پشتوانی ڕەب العالەمین ئەم جاریان شانسێکمان هەبێت یعنی ئەو شخانی کە تۆ باسیەکەی ئەو باڵەخانانەی تۆ باسیەکەی هیچ نەبووەتە هۆی کەمکردنەوەی ڕێژی کرێشێتی بۆچی بە پێچوانەوە ئەرکی زیاتریش کردووە وەرە بڕۆ سەرژمێرێک بکە بزانە چەند کرێکی ئەبینی لەم کوردستانەیە یعنی هەمووی داد و بێدادێتی ئایا ئەم هەموو تاوەرانە بۆ کوێ بەرزەکرێتەوە بۆ کێیە بەناوی هاوڵاتیانەوە بەناوی کرێنشینیانم بەڵام هیچ کەسێک سوودمەندە بۆ تا ئێستا لێی ئیشەڵا ئومێد دەکەن فەرمانبەر و کرێنشین و نوچوزانم هینەوە دروستەکرێن هیچی بۆ خزمەتی خەڵکی کرێنشین و هەژار نەبوو نەخێ بە هیچ شێوەیەک بەس بۆ خۆیانە هیوادارم ئەمەیان شتێک بێتر هەنگاوێک بێ خەڵکی فەقیر و هەژار سوودمەند بێ لێ هیوادارم بۆ هاوڵاتی ناتوانن لەم وڵاتەیە ببێتە خاوەنی پارچەیەک ئەرزە و خۆت ئەڵێ ئەوە ئەرزەیەم بنێ بۆی بتوانم تیان نیشتەجێبم هی خۆم بێ بەڕای تۆ چی شتێک وای کردووە کە خەڵک نبێتە خاون و ئەرزەی خۆی بەڵام لە بەرامبەرە ینی وەکو تۆ دەڵێ ئەو هەموو شخانە دەبن بە ئاسمانە و ئەو هەموو ئەرزە دەدرێ بە ئەوە ئەم کوردستانی تۆ ئێمە وڵات نین و دەوڵەتیش نین ئەم کوردستانی تۆ دوو هێز ئەیبا بەڕێوە دوو قاچاقچی دوو مافیا دوو دز دوو سرمایەداری زەبەلاح دوو کەسێک کە لە شاخەوە هاتن هیچیان نەبوو خاوەنی هیچ نەبوون ئێستا خاوەنی بە مەلایین دینار و کۆشک و تەلار و بێلان نەک لێرە لە کوردستانە بگرێ لە دەرەوەی وڵاتیشە خاوەنی ئەوانن بەڵام ئێمە هاوڵاتی دەرەجە دووش نین لەم کوردستانەیە من پێم وایە بە هاوڵاتی دەرەجە دووش نیم بۆی خاوەنی هیچ شتێک نیم بۆی هیچ ئەمەلێکم نییە بەڵام ئومێد دەکەم بەخوای گەورە ئەگەر لە دوای نەمانی ئەمانیش بێ هەر سوودمەند بین ساڵی 2013 بڕی 107 ملیار دینار بۆ یەکەکانی کرێنشینان لە سلێمانی تەرخان کرا بەڵام هیچ کام لەم یەکانە ڕادەسی کرێنشینان نەکرا و تەواو نەکراون بازدەوە دەکرێت ئەوەی لەم چەند ساڵە کراوە لە ڕووی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن و وەبەرهێنانەوە جگەل لە هەڵتۆقین و پڕکردنی گیرفانی بەڵێندەران هیچ خزمەتێکی تری نەکردووە بە چینی هەژار و کرێنشینان بەڵێ سپاس بۆ جەنابتان ئەڵبەتە ئەم پرۆژەی وەزارەتی ئاوەدانکردنەوە کە دروست کراوە پرۆژەی سیتە بزرگێزە هەرچەندە ئەمە نەختێکی زۆرمانێت کە لە 2011 و پرۆژە تاو بووە کوبینات تاو بووە لە هەنێکیان لە 100% تاو بوو بەشە لە خزمەتگوزارەکانی ماوە بەڵام حکومەتی هەرێمی کوردستان بڕی پێویست پارەی پێویستی دابین نەکرد بۆ ئەم پرۆژانە بۆی بدرێ بە وڵاتیان باقی ئەو پرۆژانێتی کە دروست کراون بەشی هەرە زۆری بۆ خەڵکی دەوڵەمەند و وەسەد و سەر و وەسەد دەوڵەمەند دروست کراوە مۆڵەت بە 250,000 شەجێبوون بە زیادە درراوە بەڵام نەیتوانێت قیران چارەتەکە بۆ چکە ئەم یەکانە بە سعرێکی گونجاو نەبوو بۆ خەڵک بە سعرێکی زۆر فرۆشراوە و بە کەسانی غەیری کورد بە تایبەت بە عەرەبەکان بە خەڵکی شارەکانی خواروی عێراق فرۆشراوە و بە ئەوانەی کە لە دەرەوە ژین ئەوانەی کە لە ئەوروپا ژین بەداخەوە هەمووی توانای ئەگەر هەر کەس توانێت کڕی شقێکی بێ کۆمپانیاکە یاخود حکومەت ئەکتی بۆ کردو بەبێ ئەوەی باز لە خەتەریاتی ئەو کاکە ئەم یەکانە بۆ چۆن دەڵێ ئیسا ملیۆنێک و 34,000 عەرەب لە سلێمانی و لە هەولێر دووەک نیشتەجێن کە ئەمانە خەتەراتێکی گەورەیان دروست کردووە یەکەی شەجێبوون ئەکرێ بە ناویانەوە سپێن ئەمانە داگیر وەکو چۆن دەڵێ شوێنەکە داگیرەکان جگە لەمانە تۆ هەتا ئیسا نەتوانێەوە قەیرانەکە چارەسەکەی ینی تۆ ناکرێ بەڕاستی هاوڵاتیەکی کورد دانیشتوی شاری سلێمانی یاخود هەولێر کە سوکاری شەیدا یاخود پێشمەرگەی کۆنا ناکرێت کرێکی کابرایکی عەرەبە لە خواروی عێراق دانیشێت ئەمانە هەمووی هۆکارم بۆ ئەوەی کە ئەم پرۆژانە بەداخەوە بۆ ئەوە دروست نەکران کە بۆ کەسانی کە دەرامەتان بەڵام ئەم پرۆژەی کەیسە هەیە ئەمە بەبێ پێشەشی و بە قیسی درێژخان وای 25 ساڵ ئەدرێ بە هاوڵاتیان ئەمە بۆ ئەو کەسانن کە توانا و مادیان کەمە دەخلی ماگانیان کەمە موچەکەیان کەمە ئەتوان بەم پرۆژانە بێرن بەداخەوە ئەگەر لە هەرێمی کوردستانە دادگا هەبووە با یەکەمین کەس مەلایەتینیان دادگای کرا لەسەر ئەو قسەی کە لە کۆبازی کاکاڵێ ئێمە قەدرێکی زۆرمان لە خەڵک کردووە کە بەنایاسایی پاران لێوەرین کە بەنایاسایی پارێکی زۆر لە ئێسەنین و دڵنیا بە ئەوە هەر ڕۆژێکە بێ بە دادگای خۆی بگە ئەم جۆرە کەسانە چکە هەر ئەو نین دەیان و بەرێنی تر ئاوە ئەم مۆزوعانان هەیە بەڵام
مەلایەتنیکی بۆ لەو کەسانی کە بەڕاستی لە ماوەی ڕابردووە مۆڵەتی 25 شەجێبوونی پێدراوە بەڵام بەداخەو پرۆژانی کە کردوێتی ئەگە بەوتەی خۆی بوو بەم شێوازە بێ هیچی بۆ خەڵکی کەم دەرامەتان دروست نەکراوە و غەدرێکی زۆریان لە وڵاتیان کردووە و زەویێکی زۆریان لە وڵاتیان داگیر کردووە و هەموو زەوی باشەکانیان داگیر کردووە بۆ خۆیان و نەشیان توانێت خزمەت بە چین و توێژی کرێنشتان بگەن لە کاتێکە کە بەنای کرێنشین و بە ناوی چارەسەگنی قەیرانی شەجێبوونەوە داوا لە دەستی بەرهانەکەن زەویان پێ بدرێت بەڵام هەمومان نەزانین کە دوایی هەندێکیان هەر بە کاڵی ئەیفرۆشنەوە بۆ بەرهێنێکی تر ئیشی لەسەرکە مامەڵی پێوەگرێەوە هەندێکیان کە خۆیان دروستەکەن بە هێندە پارێکی زۆر گران دروستەکەن بەداخەوە خەڵک ناتوانێت هاوڵاتی ناتوانێت تۆ لە مانجێگا بە دوو مانگزارە مەعاشێکی پێی ناتوانێت بچێت دوو دەفتەر سێ دەفتەر پێشێکی بە بۆیە هانا بۆ عەرەبەکانە بن هانا بۆ ئەوانە بن کە لە جنوب بن هانا بۆوانە کە لە ئەوروپان ئەمانش بۆ چیانە ئێنەوە بەکرێ بە خەڵکی شارەکە ڕەسەنی خۆی یاخود بۆ ئیسلاحات و پیاسی خۆیانە یاخود بە بەتاڵی هێنەوە ئەیەڵەوە هەتا کاتی خۆیان حسابی ئەوکەن ئەگە زروفەکە تێکچوو بێنە سلێمانی دانیشتن لەوەرە دانیشتن. لە کوردستان 16 ملیار دلار لە بواری نیشتەجێبووندا خرج کراوە کە لە سلێمانی 4 ملیار و لە هەولێر 10 ملیار و 2 ملیاری لە دهۆک بووە لەگەڵەوەشدا کێشەی کرێنشینان چارەسەر نەکراوە. خۆی ئەسڵ وایە وابێت ئەو پرۆژانە کە دروستەکرێن پرۆژەی یەکەی نیشتەجێبوون بۆ ئەوەیە کە تۆ قەیرانی نیشتەجێبوون چارەسەر بکەیت. بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین لە هەرێمی کوردستان بەداخەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بەوازەحی دیارە بێ پلانی دیارە بە پرۆژەکانی نیشتەجێبوون هەر لەوا کە کۆمەڵێک وەزارەت و کۆمەڵێ دەستگا هەریەکی بۆ خۆی پرۆژە خاتە بواری جێبەجێکردن ئەوە لەوە کێشە قەیرانی پلانەکە دەست پێەکە بۆ نمونە لە ساڵانی ڕابردووە لە 2011 و 2013 وەزارەتی ئاوادانکردنەوە کۆمەڵێ شوقەی سەکەنی و کۆمەڵێ خانووی خستە بواری جێبەجێکردنەوە بەڵام کوان چیان لێهات کێ ئیسفادەی لێ کرد کەس ئیسفادەی لێ نەکرد کۆمەڵێکی زۆر ئەو شوقانە ئەوەی کە تەواو بۆتە کەلاوە لە بەروی خزمەتگوزاری نییە هەیە هەر ڕاگیراوە تەواو نەبووە نمونەی خانومان هەیە مەسەلەن پرۆژەی زڕگێز و سیتەک و زڕگێزمان 1500 یەکەی نیشتەجێبوونە لەگەڵ ئەوە گەندەڵێکی باشیشی تیا کرا بەداخەوە تا ئێستا تر بۆتە کەلاوە و کەس ئیسفادەی لێ نەکردووە یعنی لە حکوومەت لە بری ئەوەی بێت لە کاتی خۆیان کۆمپانیایە کە کۆمپانیایەکی بیانی بوو شەکەی جێبەجێ کرد نزیکەی 7 ملیۆن دلار دیار نەما و کۆمپانیاکەش ڕۆی و کەسیشی جراحاتی لەگەڵ دەکرا ئەمە هەر بە نمونەیە یعنی ئەبوو حکوومەت لە بری جارێ بێت ئەم پرۆژانەی کە پێشتر پلانی حکوومەت خۆی بووە باتایە خزمەتگوزاری ئەم شوقانە تەواو کە من بڕوام وایە 12 تا 13 هزار کرێنشین سوودمە نەبوولی یعنی تۆ چارەسەری کێشەی هەر لە نمونەی سیتەک و زڕگوێز کێشەی 1500 هاوڵاتی کرێنشین چارەسەر ئەکەی بەمە بەوەی کە خزمەتگوزاریەکان تەواو پێ ئێمە چەندین جار راپۆرتمان داوە بەداخەوە چوە بواری جێبەجێکردن دیسان بە ناوی قەیرانی دارایی و ڕاگیرە ئەمەی تریشە کە بواری شارەوانیش بۆ خۆی زەوی ئەیە یان کەسێک مڵکێکی خۆی هەیە و ئەیکا بە پرۆژەی نیشتەجێبوون و ئەوە لەو لاشەوە جهتێکی کە کە بەڕێبەرایەتی گشتی وەبەرهێنان و دەستی وەبەرهێنانە ئەویش بۆ خۆی پرۆژەی نیشتەجێبوون خاتە بواری جێبەجێکردن کەواتە لێرا چی ڕۆەدا بێپلانیەکە سەر کێشەی بۆی کە تۆ کێشەی گەورەت بۆ دروست ببێ هەر لە تەختیتی شارە لە زانستی شارسازیاتۆ پێشتر ئەبێ بزانی ئەم شوێنە چەند هاوڵاتی تیان نیشتەجێبووە چەندێ ئاو پێویستە چەندێک کارەبات پێویستە چەندێ قوتابخانەت پێویستە بنکەی تەندروستیت پێویستە ئەمانە هیچی حسابی بۆ ناکرێ وەختێک کە زانی یەک دنیا باڵەخانە بەرزەکرێتەوە ئێستا لە هەولێرا کێشەی ئاو لە ساڵانی داهاتووە کێشێکی گەورە دروستە بێ بۆی هەر احتیمالیان کردوتە سەر ئاوی ژێرزەوی و بیر هەڵکەندن و تا 350 مەتر و 400 مەتر یعنی یاڵا کێشەی ئاویان هەیە لێرەش بە هەمان شێوە لە سلێمانیش لەبەرەوە کێشەی پرۆژەکانی نیشتەجێبوون ئەکرێ بڵین بێدیراسەیە دراسە نەکراوە ئەوەنەی کە بەزلی سوودمەندبوونی کۆمەڵێک کۆمپانیا و کۆمەڵێ وەبەرهێن کە دوجار خەڵکەکە ئەبێتە کرێکی ئەوان هەتا ئەو ڕۆژەی ئەمرێ ئەوەنە یعنی چارەسەری کێشەی کرێنشینەکردو. ئێستا ملیۆنێک و 34 هزار عەرەب لە هەرێمی کوردستانە هەیە زیاتر لە 680 هزارێکی نیشتەجێبوون کراوە بە ناویانەوە ئەگەر ئەو ڕێژەیە زیاد کە داوای کورسی ئەنجومەنی پارێزگا ئاکەن ئەم چەند جار باسم کردووە داوای قایم قامێتەکەن داوای شتەکەن ئەماگە ڕێژەکە زیاکە ئێمە داوامان کردووە
ڕێگریان لێ بکرێ ئێمە ناڵێن با یەکین شجێ بوون نەکڕن مافی خۆیانە بە پێی یاسایەک ئەتوانی تۆش پشی لە بەغایەکە بکڕی بەڵام لە بەغا ڕێگەت پێەیە لە سەر شوقای هەشتای کورد بێ بێگومان نەخێت ئێمە ئەومانەڵین با جارە ئەمەی کە لێرەیە کوردوەتەنی جارێ با ماڵ لە ماڵی سەح ماڵ تێر بێ اینجا تۆ خانە خۆی بێ بۆیە بەڕاستی ئەبێ حکومەت یاریمی کوردستان بیر لەوە کاتەوە جارێک خەڵکانێکی زۆر کە کەم دەرامەتن کە پێویستیان بە یەکین شەجێبوونە مشوریشیان خوا هیچ نەبێت لە 150 دابین کە هیچ نەبێت لە 160 داخوازیەکانی خەڵکی شارەکەی خۆی دابینکە اینجا هەنابەرێ بۆ خەڵکی تر بۆیە ئەکرێ خۆشیان هاوکاری خەڵەکەن هەرەوە بڕە پاشەکەوتی کە هەیەیان ئەتوانن حکومەت خۆی زەویەکە دابینەکە بە بەلاش بۆ بەرێنەکە ئەوە بەرێنە جاران بە سندوقی شەجێبوونی وەرەگرت دوو دەفتەرنووی لە هاوڵاتی وەرەگرت باشە تێچی شقەکە خۆی دوو دەفتەرنووی تێژێ سێم قانونەکە زەویەکە هی خۆت بێ خۆشە دوو دەفتەرنووی بە وەبەرێنەکە هەر بەم زەویە و هەر بەم بڕەپارەی خۆی کە حکومەت وەبەرێنەکە هەستاوە یەکەی تاوا کردو چی کردووە هیچ بەس ئاخایەتی کرد و دانیشتووە اینجا هەتا 10 ساڵ قستی لە خەڵک سندووە 3 دەفتەریشی لەو سندووە ئەیکۆ حکومەت تۆ بۆ خۆت ئەم قازانجت بۆ خۆت نەبوو ئێمە چەندی جاراوەرمان گوتمان کە تۆ خۆت سندوقی شەجێبوونەکە ئەیت کە خۆت زەویەکە هی خۆتە با ئەو کۆمەڵە وەبەرێنەی کە بۆت ئەەکەن سەر بە حکومەت بن سەر بە ئەشخاص نەبن تایبەت بن بە حکومەت یەکەکان دروستکەن بە ئەو داهاتی کە لاوڵاتیان وەریژی بێتن ئەو سندوقی کە حکومەت بۆی جەستان تەلاعی پێ بکرێت ئیشتری پێ بکرێتەوە ئەم پرۆژانە تهدید ناکرێن لەبەرەوەی ئەمڕۆ بەلای جادەیەکە ئاڕۆی کەلاوەیە دووبان لەو سەرۆکەیت و بۆ بە شخۆ ئیمارە کەس نازانێ ئەمانە مۆڵە لە کوێ وەرەگرن کەس جاری وای ژێت لەوە بەدەستی و بەرنانە بێ ئەڵێ هەندێک پرۆژە هەیە ئێشتا مۆڵەتەکەی بۆ ناهاتە دەست کرد بە بینان کەواتە وڵاتی ئێمە لە هەموو شارێکان یاریمی کوردستانە ئەو شخصی کەسی وەبەرهێنەکە دەورە بینێن کەسی وەبەرهێنە زۆر ئیملاق و توانای هەیە لە هەولێرە وەبەرهێنە لە حکومەت زیادر دەسەڵاتی لە هەولێرە من ناوی وەبەرهێنان پێ وتم ئەو زەویەکان دەستنیشانەکە ئەوەی ئەمە کارە سادە شتەکە لەوانەیە کە تۆ حکومەت خۆی سەپەرشتی شەکانکە ئەمە لەگەڵ هیچ شانانیم یانی نە لەگەڵ تەجاوزەکەم نە لەگەڵم کە دەوڵەمەنەکەش تەجاوزەکەم بەڵام حکومەت خۆی چاوی هەیە خۆی ئەزانێ بەڵام ئەوەی وەبەرهێنەکە جیاوازترە لەوانەیە بەرپرسێکی گەوری لە پشت بێ لەوانەیە شادە لە شازەکان بێ ئەوان تۆزێک کەمتر سەرفە نەزەرا لێکەن بەڵام ڕاستە هاوڵاتیە کە ئەوێ خانێ دروستکات بەڵێ چاوپۆشتەکە ئەکرێ کراویشە و ئێمە داوامان کردو کە هیچیان ئەو شتانە لەسەر ئاسەکانە نەبێن ئەمن لەگەڵەوانی بڵین بۆ نمونە حکومەت ڕێگە باخانی تەجاوزی ئەگەر حکومەت ڕێگە باخانی تەبانی لەو ناوەڕاستی جادەی خەڵک خانوو بە خۆی دروستەکە ئەبێ هەموو شتێک بە یاسا ڕێکخرێتەوە هەم بۆ هاوڵاتیانی کەم دەرامەتان هەم بۆ وەبەرهێنەکانیش ئەبێ هەموو شتێک یاسای بۆ هەیە هەموو شتێک ڕێکخرێتەوە نەک وەبەرهێنەکە بەخواستی خۆی زەوی دابینکە نەک وەبەرهێنەکە بەخواستی خۆی یەکەین شەجێبوون دروستکە بەخواستی خۆی بیفرۆشێ بەخواست یعنی سەرەکەی لە پرۆژە هەیە ئەلە لە قاتی 6 بۆ نمونە بە 7 دەفتەرە قاتی 7 بە 8 دەفتەرنی ئەخ یعنی هەر عینە تەسمیمە عینە شتعین بۆچی لە قاتێ بە قاتێک 4 قادرمی بینێتەوە دەفتەری زیادرەی ئەمە کێشەکە لەوە یاسایەک نێتەوە ڕێکی خاتەوە ئەم مۆزان لە هەرێمی کوردستان تەمە لەمە لە سندیکاکەمان نزیکی 90,000 ئەندام تۆمارە سەرجەم شارەشکانە بەڵام بەپی ئامارێک کە لە بەرەبەراتی ئاماری هەرێمی کوردستان ساڵی پار و پێرا بڵاو بۆەوە زیاتر لە 200,000 کرێنشین لە کوردستان بوونی هەیە ئەمەش بەڕاستی زۆر خراپە کە تۆ بەتاکی زیادەکات چکە ئەم پرۆژانی کاکرێ خەڵک پێی ناوێرێ و گەنجیش زەواجەکات و خەڵکیش بۆ مەعاش بژێ ژیانی خۆی خانەکەی ئەفرۆشێت دووسێ برا لە خانوویەکە بن ئەفرۆشێت چۆنەڵی شتێ پاریان بەرەکەی بەڵام توانای ئەوە نیە بەشداریکان لە یەکین شەجێبوونا مەجبور بچنە خانوو کرێچێتەوە گوت نشینەکان ئاوادان ناکرێتەوە گوت نشینەکان قەزانەحەکان مەحەد و زانکۆیتیان ناکرێتەوە ئەم مەجبورە و باوکە دوای مناڵەکەی کەکەیە بۆ خوێندن بۆ شار یان لە کە لە ژیانی لادیە نەبوو یان سەرێکی کە هاوڵاتیەک ساڵ دانیشە بەدا بەرەومیشی کشتتوکالەیە کە حکومەت بۆی ساغ ناکاتە بۆی نافرۆشتێ مەجبور واز لێ بێنە بێتە ناو شار کرێکی دروستکە ئەو هەموو ئاوارەی کە لە خواروی عێراق و یەنە سلێمانی ڕێگریان لێ ناکەن عنی لیان ناپرسن بڵند سەبەبەکەی چێت تویت ئێرە ڕاستە ئاسایشان ئیجاعاتی خۆی کوردێ مەسپاسیانەکەین بەڵام ئەبێ حکومەت یاریمی کوردستان ڕێگریان لێ کاتێک کە ئێستا نەشەڕی داعەژەنەی شتێکی ئەم هەموو عەرەبەت چییەکە لە کوردستان شەجێن ئەبێ هۆکارێکی بزانێ ئەبێ بزانێ خۆتۆ ئێستا لە جنوب لە خواروی عێراق ئەو فشارە نییە لەسەر هاوڵاتیان تاوکو بۆ لێشاوە ئیسە لێرە بێنەوە کات خۆی کە شەڕی داعەژە بۆ یان بۆ نەتەقینەوە بە هاتوون سەرسەر و سەرچاوان بەڵام ئێستا کەشتەکە ئەهەم بۆ تۆ ئەبێ حکومەت خۆی بەرنامە ڕێژێکی وێراکە ئەبێ وەزارەتی کۆچبەران هەڵسێ بەم کارە
ئەم هاوڵاتیانە بگەڕێنەوە شوێنی خۆیان و شتیان بۆ دابینکەن. کێشەیەکی گەورەیە با بڵێن قانونێک کە بووەتە مڵۆزم بۆ ئەم هەرێمی کوردستانە کە یعنی داگیرکاریە کە ئەکرێ بڵم دوژمنان و داگیرکەرانی کوردستانیش ئەویان نەکردووە لە ژێر سایە و سێبەری یاسایەکە کە بریتە لە یاسای وەبەرهێنان. ئەم یاسای وەبەرهێنانە لە بیدایەتی دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و یعنی ئەو کاتێک کە مەبەستیان بوو بۆ تەشجیع بوو بۆی هانی کۆمەڵێ مستەسمیر و وەبەرهێنی بیانی بێنن و وەبەرهێنانەکانیان بێنن لە هەرێمی کوردستانە بۆی گەشە و جوڵەیەکی بازرگانی و تیجاری و پێشکەوتن و بنیادنان و ئەمە دروست ببێ. بەڵام ئەم هەدەفە بۆم تا ئێسش لە زال بەردەوامە کە بۆ تەشجیع بوو تەشجیعەکەش ڕۆڵی خۆی نەبینی هەموو ئەو زەویانە پیان درا بە بەلاش. یعنی بە هزاران دۆنم زەوی درا بە کۆمپانیەکان بەبێ بەرامبەر بە حسابی ئەوەی کە وەبەرهێنانەکە ئاخر بەس بزانین پرۆژەی نیشتەجێبوون کوێی وەبەرهێنانە چی سوودێکی هەیە بۆ بەرهێنان ئەی بۆچی پرۆژەی تیجاری ناکەن بۆ پرۆژەی زراعی ناکەن بۆ پرۆژەی چەند معمەل دروست کراوە لە ژێر سایەی یاسای وەبەرهێنانە لەبەرەوە هەموو کۆمپانیەکان سەریان کردوتە پرۆژەی نیشتەجێبوون بۆ لەبەرەوەی پرۆژەی نیشتەجێبوون هیچ پێویستی بە هیچ داهاتێ نیە هەر لە بیدایەتەوە هێشتا وە کۆڵێ پاچی نەیەوە لە زەویەکە یەک دنیا پارەی لە خەڵکەکە وەرەگرێ و هەر بە پارەی خەڵکەکە خۆی پرۆژەکە دروستەکە و دوایە ئەبێتە داهاتێکی زۆر باش بووی. طبعاًەوە بووەتە عرف لای ئەم دەسەڵاتە هەر جارێکە باسوخواسی هەڵبژاردن نیەتە پێشەوە ئەکەوێتە فریودانی خەڵک. هەر ئەم پرۆژەی سیتەک و زڕگوێزەر لە هەڵبژاردننی ڕابردووە کرایە ڕکلامێک بۆ ئەوەی کە ئێمە دابش یەکەین بەسەر کە سوکاری شەهیدانە بۆ کۆکردنەوەی دەم کوا لە کاتێکە ئەو پرۆژەیە هەر خۆی بە قانون دانراوە بۆ چارەسەری کێشەی کەم دەرامەتان کرێنشینان. لەبەرەوە بە بڕوای من حکوومەت ئەم حکوومەتەی ئێستا هیچ یعنی توانای نەماوە توانای ئەوەی نییە کە خۆی وەکو حکوومەت وەکو دەسەڵاتێکی حکومی بتوانێت ئەو پرۆژانە کە خۆی خچێتێ بواری جێبەجێکردنەوە خزمەت گوزاریان نییە مەبەستم زیاتر ئەوانەی ئاوادانکردنەوەیە تا ئێستا نەیتوانیوە تەواویکە و نیەتیشی نییە تەواویکە ئەوەشی کە باسەکرێت تۆزیعکردنی فۆرم تەنها بۆ ڕێکلامی هەڵبژاردن و فریودانی خەڵک نیە نەبێ هیچی کەت نییە. ئێمە حکوومەت بیانوەکەی ئەوەیە کە ئالەساس قەیرانی دارایی و پارەی نییە بۆ جێبەجێکردن. ئێمە بۆ ئەم پرۆژانە چەندین جار ئەو بە ڕێزانەمان بانک کردووە تختە نەزانی ئێمە دەسەڵاتی خۆجێیمان هەیە دەسەڵاتی وەزارەتەکان و ئەنجومەنی وەزیران ئەوە لە دەرەوەی دەسەڵاتی ئەنجومەنی خۆجێیەکان ئەنجومەنی پارێزگا ئێمە چەندین جار بەڕێوەبەری گشتی ئاوادانکردنەوەمان بانک کردووە قسەمان لەگەڵ کردوون بۆ نمونە بۆ قەیرانی بۆ نمونە ئەو پرۆژانی کە عایدی ئەوانە چۆن چارەسەری بکەین راپۆرتمان داوە داومانە بە ڕێزجێگری سەرۆکی حکوومەت بەجیا نردومانە بۆ ئەنجومەنی وەزیران وتومانە بە حتا پێشنیار و شتیشمان بۆ کردوون کە یعنی تۆ ئەگەرەتەوێت چارەسەری کرێنشینان بکەی بە داهاتێکی کەم حتا ئەم مستەسمیرانەی کە لە ڕێگەی وەبەرهێنانەوە ئەم پرۆژانەی تر جێبەجێکن با یەکێ لە ئەرکەکانی تەواوکردنی خزمەت گوزاری ئەو شقە و خانوانە بواە کە لە ماوەی ڕابردوو 15 ساڵی ڕابردووە خراوەتە بواری جێبەجێکردن و کراوە بە وێرانە یعنی هەر ئەیتوانی بۆ وەبەرهێنانە مەسەڵەن ئەوانە تەواوکە بۆی خەڵکی کەم دەرامەت و خەڵکی کرێنشینی استفادەی لێ بکە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 220,000 کرێنشین هەیە و ساڵ لە دوای ساڵیش ئامارەکە زیاتر دەبێت. ئەوەشی بە ناوی نیشتەجێبوونەوە کراوە کار ئاسانی بووە بۆ بەرهێنەران تەنها پارە خراوەتە سەر حیسابی و بەرهێنەرەکان و کۆمپانیەکانیان وەکو سەرۆک یەکێتی بەڵێندەران وتی ئێمە بۆ ئیستیقلالکردنی خەڵک تەنانەت خوۆش ناناسین. لەم نێوانەشدا خەڵکی هەژار و کەم دەرامەت بۆتە قوربانی نێوەن وە بەرهێنەران و حکومەت. لەم بەرنامەیەوە ئەومان بۆ دەرکەوت کە سەرجەم ئەو پرۆژە و یەکە نیشتەجێبوونانەی کە دروست دەکرێن لە خزمەتی چینی هەژاردا نین و ناتوانن ئەو یەکە و پرۆژە نیشتەجێبوونانە بکڕن. ئەگەر حکومەت هاوکار نەبێت و پرۆژە و یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان دروست نەکات کرێنشین و کرێنشینەکان ناتوانن ئەم پرۆژانە بکڕن بەو نرخانەی کە ئێستا هەیە. و گومانێکی تریش دەکرێت ئەوەیە حکومەت و کۆمپانیەکان دەیانەوێت هاوڵاتیان بە زۆریش بێت بەڵکێشی ناو پرۆژە و یەکە نیشتەجێبوونەکان بکەن چونکە ئاوی بەردەوام خزمەتگوزاری بەردەوام و کارەبای بەردەوامی بۆ دابین کردوون و لە هەمان کادا گرنگی بە گەڕەکەکان نادات کە زۆربەی ئەو گەڕەکانی کە دروست کراون لە دوای 2013ەوە هەموو خزمەتگوزاریەکی لێ بەدەرە وەکو ئاو کارەبا و قوتابخانە و
هەروەها کۆمەڵی خزمەتگوزاری تر ئاوەڕۆ کە لەنا ئەو گەڕەکە تازانەیان نین بۆیە دەیانەوێت هاوڵاتیان پەلکێشی نێو پرۆژە نیشتەجێبوونەکان بکەن ینی باز لەوەش دەکرێت تا ساڵی 2030 زۆربەی هەرە زۆری هاوڵاتیان بە ناچاری دەچنەوە ئەو پرۆژانەوە بەهۆی نەبوونی خزمەتگوزاری لە گەڕەکەکان ئەوانەشی کە توانایان نییە دەبێت بەم جۆرە تەحمل بکەن حکومەت لە بەرامبەری ئەوەدا هیچ کام لەو یەکە و شقانەی کە هەیە بۆ کرێنشین تەواوی نەکردووە تەواوی ناکات و پارەی بۆ تەرخان ناکات و زۆربەی هەرە زۆریان ئێستا بەنمونە ئەوانەی سیتەک و زڕگێز بەهۆی تەواو نەکردنیان ڕۆ و داڕوخان چوون دار و پەنجەرەکانیان هەمووی شکاوە و هەروەها خانوەکانیان درزی بردووە کە دەوتێت ئەگەر ساڵێک یا 2 ساڵی تر بەم جۆرە بمێنێتەوە زۆربەیان دادەڕوخێنوە دەتەپن بۆیە ینی بازەوە دەکرێت حکومەت هاوکاری کرێنشینی نەکردووە و خەڵکەیە 20 بۆ 30 ساڵە کرێنشینە 2 بۆ 3 جار فۆرمی پڕ کردوێتەوە بۆی ببێ بە خاوەنی یەکەیەکی خۆی بەڵام تاوەکو ئێستا ئەوە نەکراوە بۆیە ڕێژەی کرێنشینی ساڵ لە دوای ساڵ ڕووی لە هەڵکشانە و ئامارانە زیاتر دەبن ئەگەر بێت حکومەت هاوکاری کرێنشینان نەکات.